لە درێژەی کار و چالاکیەکانی دالیژنەی باڵای تیپمیلەکانی ئیدارەی ڕاپەڕین کۆتایی هێنا بە خولی قەزا و ناحیەکان کە تیایدا 26 تیپی وەرزشی سنووری ئیدارەی ڕاپەڕین بەشداریان تێدا کردو لە یاری کۆتایی خولەکەشدا هەردوو تیپی وەرزشی ڕێناسی نوێ و زانکۆی کۆی ڕوبەڕوو یەکتر بوونەوە و دوای یاریەکی جوان و ئازبەرزیش لە دووگەمی یاریەکەدا یاریزانانی ڕێناسی نوێ و زانکۆی کۆی نەیانتوانی گۆڵ تۆمار بکەن و بۆ یەکلاکردنەوەی یاریەکەش پەنایان بۆ لێدانی یەکلاکەرەوە بردو لە ئەنجامیشدا یاریزانانی زانکۆی کۆی توانیان یاریەکە لە بەرژەوەندی خۆیان تەواو بکەن و بوون بە خاوەنی نازناوی خولی قەزا و ناحیەکانی سنووری ئیدارەی ڕاپەڕین. لە درێژەی کار و چالاکیەکانی لیژنەی باڵای تیپمیلەکانی سنووری ئیدارەی ڕاپەڕین ئەمڕۆ کۆتاییمان هێنا بە خولی تیپەکانی قەزا و ناحیەکانی سنووری ئیدارەی ڕاپەڕین ئەو ڕوویاری کۆتایی کرا لەنێوان هەردوو تیپی ڕێناسی نوێی ڕانیە و زانکۆی کۆی لە کۆتاییدا زانکۆی کۆی بە لێدان یەکلاکرەوە توانی یاریەکە بێتەوە بەردەوام کار و چالاکیەکانمان بەردەوام من بۆ خزمەتکردنی وەرزشکاران و سوپاسی هەموو ئەو کەسولانە دەکەین سوپاسی داوەرە بەڕێزەکان دەکەین کە هاوکار و پشتیوانمان بوون بە بەردەوامی و سوپاسیان دەکەین. گرنگ ئەوەیە خولەکە بە سەرکەوتوی تێپەڕی و گۆمەڵێک گەنجی لەم خولە بەشداریان کردو بە سەرکەوتویش خولەکە تێپەڕی و گرنگ دۆڕان و برنەوە نیەمیم لە گرنگ ئەوەیە هەردوو تیپ توانیان ئاستێکی بەرز پێشەن و لە ئاستموی هێوەهاندەرانە بوو دەستخۆشیش لە تیپی زانکۆ کوێ دەکەم کە توانیان بینە پاڵەوانی خولەکە. خۆشحاڵانە یارێکی باشمان کرد ئەوەت بەختەوەرنەوەی یارەکەمان بەلێدانێک لەکەوە دۆڕاند هیوادارم ئەوە دوم ساڵە بەلێدانی پەنارتی کاسەکە هیوادارم بۆ ساڵشکە ئینشاڵڵا بتوانین بە ئەنجام ببین و نەک بە لێدانی یەکلاکەرەوە دۆڕین دەستخۆشی لە برانی نەبژوان دەکەم دەستخۆشی بەتی بەرامبەر پیرۆز بەیان لێ دەکەم بەڕاستی خولێکی سەرکەوتوو بوو هیوادارم هەموو ساڵێک ئەو خولە بڕێوە بسێ و بەرژەوەندی پێ بدەن. لە کۆتاییشدا لەلایەن ئامادەبووانەوە خەڵات و دیاری تایبەت بەخشرا بە ناوژوانان و سەرجەمی یاریزانانی بەشدار بوو هەروەها خەڵات و دیاری تایبەتیش بەخشرا بە باشترین گۆڵپارێز و گۆڵکاری خولی قەزا و ناحیەکان و خەڵات و دیاری تایبەتیش بەخشرا بە تیپی وەرزشی زانکۆی کۆیە وەک پاڵەوان و خاوەنی نازناوی خولی قەزا و ناحیەکانی سنووری ئیدارەی ڕاپەڕین. هونە ڕەسوڵ گەلی کوردستان ڕانیە.